ئاماری بەڕێوەبەرەتی نێشتنی مادەوەژبەرەکان لە ڕێکەوتی 1/1/2022 تاکو 26/2022 ئەو تۆمەتبارانەی کە بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانی بە مادەی هۆشبەر دەستگیر کراون و دراونەتە دادگا لە ماوەی 6 مانگدا 999 کەسن. ئەو تۆمەتبارانەی لەلایەن دادگا سزا دراون 682 کەسن. ئەو تۆمەتبارانەی لەلایەن دادگاوە دوای تەوابوونی سزایان ئازاد کراون 338 کەسن. ئەو تۆمەتبارانەی لەلایەن دادگا بەدەستەبەری ئازاد کراون 45 کەسن. لە ماوەی 6 مانگدا دەست گیراوە بەسەر 4450 دۆلاری ساختە. هەروەها ئەم ساڵ 1230 کیلۆ 950 گرام مادەی هۆشبەر و 22886 شید حەبی هۆشبەر لەگەڵ 1001 دانە شروع بوو 1280 دانە دەرزی هۆشبەر سوێندران و لە ناو بردران کە کێشەکانیان لە دادگا یەکلایی بۆتەوە. بڕی ئەو مادۆژبەرانەی دەستی بەسەرداگیراوە 132 کیلۆ 729 گرام. دەرمانی پزیشکی هۆشبەر 282 شیت و 136 پاکەت حەبی هۆشبەر. مادەی هۆشبەر کریستال 55 کیلۆ 557 گرام. هێروین 5 کیلۆ 680 گرام. حەشیش 3 کیلۆ 581 گرام. تریاک 67 کیلۆ 308 گرام. ماریجوانا 173 گرام. جامایکا 135 گرام. گراس 231 گرام. شادانە 64 گرام. دەرمانی پزیشکی هۆشبەر ترامادۆل 81 شیت و 6 پاکەت. حەبی هۆشبەری زۆراوزۆر 92 شیت و 10 پاکەت. حەبی میتادۆن 18 شیت. بیت و 66 شیت. حەبی مۆبیک 16 پاکەت. دەرزی هۆشبەر 50 پاکەت. دیاسپام 2 شیت.